کۆبوونەوەی دۆست و خزمان لەناو سروشتی جوانی بەهار و پتەوکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی نێوانیان لای بەشێک لە هۆز و عەشیرەتەکان بووەتە باوێک کە ساڵانە لە ڕۆژێک و لە شوێنێکی دیاریکراودا کۆ دەبنەوە و مەراسیمێکی تایبەت بە کەلتوری ڕەسەنی کوردەواری و فەرهەنگی تایبەت بە هۆزەکەیان لە پۆشینی جلوبەرگ و ئەسپ سواری و خواردنە کوردەواریەکان ساز دەکەن. هۆزی کەلهۆڕ ئەو هۆزەی باوتەی خۆیان ملنەدانیان بۆ زوڵم و نادادی دەسەڵاتەکان لە مێژوودا وای کردووە پەرتەوازەی چەند وڵاتێک بن و لە ئاهەنگێکی تایبەتدا و ساڵانە لە ڕۆژێکدا بە یەکتر شاد ببنەوە. کوردی من تاریخمان لە دریژە و گەوراس لە منتەقە لێرە تا چووکە بەغدا و علی شەرجی و علی غەربی لەیلا بەبەستم لە ناو عێراقا لێریشە تا زاخۆ هەسە و برادران زاخۆ لێرە بەشدار بینەوە کەلهۆڕ و لەیلا لە ئیران سنوورمان هەسوە تورکا لە سنوورمان هەسوە عەرەبا لە منتەقەی موسیان و دەشت عەباس ئێمە لە ئەفغانستان کەلهۆڕ دیرین لە تورکیا دیرین لە فەرە لە وڵاتەکان وەکو کەلهۆڕ. کۆبوونەوەی ئەو هۆزانە دەبێتە هۆکاری زیاتر یەکتر ناسینەوەی ڕەچەڵەکی یەکتر و دوجار هاتوچۆی خێزانی و زۆر جاریش ژن و ژنخوازی لە نێوانیاندا دروست دەبێت کە بەوەش خزمایەتیەکەیان زیاتر تۆق دەکەنەوە. بەڕاستی ینی من تەسەوەری ئەوەم نەئەکرد ینی ئەوەی کە لەم ڤاڵا بینیوە لە شوێنی تر ببیان نەمەناسی لەبەرەوەی تەسەوەری ئەوم ناکەمە خزمی من بێ یان کەسی من بێ ینی دێی وا هەیە ئێستا شارەزا بووم بە بۆنێ ئەم بیزە ڤاڵانەوە سەردانیەکەین و داواتکاریمان هەیە هاتوچۆمان هەیە بەدەمیەکەوەین بۆ خۆشی بۆ ناخۆشی بۆ شایی بۆشین ینی تەوەقع ئێوەم ناکرد کە جارێک ئەم کەسە خزم بێ یان ئەم کەسە لە عەشەرەکەی من بێ. ئەم جۆرە فستیڤالە بۆتە کۆبوونەوەی چەنەها کەلهۆڕ لە هەر شوێنێک بێ کەلهۆڕی ئێران و دۆهۆک و هەولێر و هەر شوێنێک بێ کە بۆتە هۆی یەکترناسیمان زۆر خۆشحاڵین بە فستیڤال چونکە ئەمە بێتە هۆی ئاشناکردنی ئێمە بە دابوونەریت و جلوبەرگ و کولتورمان هیوادارین هەموو ساڵ ئەم جۆرە فستیڤالە بەردەوام بێ بۆ ئەوەی کولتوری خۆمان لەبیر نەچێت جلوبەرگی خۆمان لەبیر نەچێت. لە ڕیزی پێشەوەی مەراسیمەکەدا پیاوماقوڵانی هۆزەکەیان بەجلی کوردیەوە و لە تەنیشتیەکەوە دەبینرێن کە سەرقاڵی گفتوگۆی یەکتر ناسینەوەن کەچی هەریەکە و لە شوێنێکەوە بە بۆچوونێکی جیاوازەوە بەشدار بووە کە تەنها ڕەچەڵەک ئەوانی بەیەک گەیاندووە و ناشیانەوێت چیتر لە یەکتر داببڕن. وەڵام نەک بەچەنێک نەک لە سەتی زیاتر بە زۆر زەروری و بە گرنگێدانم شکۆ لە بەرەوەی ئەم گەنجانە ئێسەر نەگە ئێمە تەمەنمان هەیە ناژوولین بڵێن ڕەنگەکەمان تازە تێک نادێ بەڵام لە سەتایەکی داناسێ ئەمە ئەگەر ئەمڕۆ هەرێکی تعاروف لەگەڵ 20 کەسیش بکە ئەمە زۆرە بۆ ئێمە. لە هەموو ڕێکەوە تەنها مەبەست برایەتی یەکتر ناسین خۆشەویستی و پتەوکردنی هاوکاریەکان و تێکەڵبوونمان لە هەموو ڕێکەوە ئەگەر ببینی کردمانە خێزانی ینی دانیشتێکی خێزانی تێکەڵبوونی خێزانەکانمان لە هەموو ڕۆکەوە گەنجەکانمان مناڵەکانمان بۆ ئەوەی بتوانین ئێمە وەکو عەشیرەتی کەلوڕ ئەو برایەتی ئەو سەربەرزەی کە هەمانە چ لێرە چ لە شارەکانی تر چ لە شارەکانی خواری و عێراق چ ئەوانەی لە ئێراندا دەنیشت کە ئێستا کۆمەڵی خەڵکیان هاتیە بەڕێزەوە سوپاسیان دەکەین. من زۆر دڵخۆشەوی ئێستا مدیری شورتەی هەولێر کەلوڕە من تایسە بە خزمەتی نەگەیشتوم نەمزانیوە لە تایفەکەم مدیری شورتەیەک هەیە کەلوڕە و لە ناو برایانی پارتیا لە هەولێرە لە ناو کۆمەڵی ئیسلامیە مامۆستا دڵشادمان هەیە پیاوێکی ناوداری بسڵمانی خواناسی چاک بووە نەمزانیوە کەسایەتی وام هەیە لە منتەقەی گەرمیانە لێرە بەهۆی ئەم کۆبوونەوەی عەشیرەتەوە من لێرە زانیم. کۆبوونەوەی هەر خێزان و گەل و هۆز و عەشیرەتێک لە ناو سروشتی جوانی خوداییدا مرۆڤەکان دەباتەوە بۆ سروشتی مرۆڤایەتی کە ئەوەش گەڕانەوەیە بۆ تەبایی و پێکەوە ژیان لە پێش هەر بۆ چوونێکی جیاواز و باگراوەندێکی سیاسی جیاواز. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەیرانگای باخان ناوچەی قەرەداغ.